براستی لکردستان گلک وکی پیوست رئیس لآفراد نهاده گرتن اوجی جبر عادات و تقالید اسمت حاشیت گریه دوید اگر ام کمالگی هکی پیشکفتی چه گین دوید خودیر کن جتوندو تیجی و رزیل آفراد بگیریم چونکی آفراد دای کتمنه آفراد خوش کتمنه آفراد خیزان منه دوید الکردستان رزکا مازن لی بهده گرتن دفمن ما في أفراد تبيا جالك هبيدن شو ما في زنمان هيا وصمت أفراد هبيدن شو زنم حسكت نشول بقدن درب كار بقدن وصار جنك جيد بيت شول بقدن براستی ما في أفراد بس بو خو من تواني بستين هیچ کس نتوانه با من بستنه يعني اما تصاوري بين كسه كي ديك بي ماف من بو بستنه او اشترو نادا تا بو خو من حول ندين بداخل زور خراوەکان ڕادەوەستن ئەگە ژنێک کوژرا جا ئەو جار دێرن باسی دەکەن و نێوی دەبەن و کە ئەوە بۆ کوژرا ئەوە کرا ئەوە کرا بەس پێشەکی نایەن پێشەکی پێش بۆ کارە بگرن پێش بۆ غەڵەتە بگرن کە ئەو ژنە بەدبەختەش نەکوژرێ بەڵایەکی بەسەر نەیە ئافرەت لە کۆمەلگای ئێمە ئەبێ هاودەمێکی باش بێ بۆ هاوژینەکەی و دایکێکی دڵسۆز بۆ منداڵەکەی و هەروەها کچێکی چاپی بۆ بنە ماڵەکە و خێزانی خۆی بەڵام ئەبێ ئێمە خۆمان هەندەری خۆمان بین کە ژن نەبێتە کۆیلا بەداخەوە بەهۆی ئەنجامەکان و چالاکیەکانی ڕێکخراوە مەدەنیەکان هەر ئێستاش ژن بە کۆیلا بینیت و زۆر مستەمی زۆر لەسەر یەکرێت بەڵام باش هەر باشیش بووە کە ئێستا تند و تیژی نسبەت بە ئافرەتان لەسەر بە ساڵانی پێشوو کەم کرایەوە.